پشتی بورينا پتری 2 سالان لسر هبونا به دهان قیران و چاره سرنکن روشه برپرسین حکومت هرما کردستان داخویانین هیوی بر ددن و اف چندجی دبیت جه دلگرانی ولاتین دورا شخان لاوراندن دیار کنن ایدی چه هیوی اک به حکومت نمایه سال بۆ ساڵێ وڵاتیان هەرێما کوردستانê di navdehan qeyranan da derbas dibîtin. Bêku êk qeyran bihête çareserkirin. Lewra welatiyên Herêma Kurdistanê û bi taybet xelkê devera Şêxan jî dibêjin, cihê daxeye ku hikûmet şîna qeyranan çareserket, qeyranan alostir dikin û hêvî umêdên xelkî dibin ax diket. والله من بيبين بو في قيرانا حكمتي يعني ابا تاثير قلق دكاندار هيك يعني ابا قلق دكاندار عملة خوية بطال كرين دكان يدخل فروشن دكان يدخل نيفيد كان يعني عالم بيهيفي يعني بو في قيراني في قيرانا ناي تسرت شرط كاس رشيد هرمي طبعا قلق بتايبات يد سياسي خاصة ما بين ليان السياسي قلقا اكاو قهنا ريكي خسنكي و ريكافنكي تقال خود درزبن از مباري هيدي همي او دي تشيبن ارشيد دي خاصة او دي ارشين آبوری لێدوانە ئاشتی هەورامی وەزیرێ پەترۆلێ و وەزیرێ دارایی بە وەکالەت سەبارەت بکڕین و فروتنا پەترۆلێ وڵاتی دڵگران کرینە بەلکو کوردستان هەمی بێهیوی ئومێد کرینە ئاشتی هەورامی وتی بەرمیلی نەوت ئەگەر بێتە $100 قەیرانی هەرێم چارەسەر ناکرێت بەڕاستی ئەوە یعنی زۆر لەناو خەڵکدا بێهێویشیدا خەڵک ینی خەڵک ئێستا لە قەیرانی کە قەیرانێکی زۆر گەورە قەیرانێکی داراییە هێویدارین لە حکومەتی هەرێمی کوردستان دیاری بکات بۆ خەڵک بۆ ئەگەر بەرمیلی نەفت بشتە $100 قەیرانی دارانی چایە سەر ناکرێت ینی سەبەبەکە چییە؟ ئەبرکە ئاشتی هەورامی بێژیت بەرمیلەگەت $100 هەل نابیت ئاشتی هەورامی نرخەمە ئەبێ پێویە ئاشتی هەوری زەنگینە هەرە چەند خارنگی مەطعمی شەریکە خێت ئاشتی هەورامی نییە ما اتفاقی دەکەین کو حتی ئاشتی هەورامی بێژیت $100 دەبێت ئاشتی هەورامی گوت بە ئەم چ جا اقتصادیمە تێک ناچیت نەگوت بە $100 و وەزعیمە چە نابیت پتر ji 2 salana welatiyên Herêma Kurdistanê bi hîvî û umêdin ku qeyrana siyasî û aborî bihêne çareserkirin. Lê li dîv daxuyaniyên berpirsên hikûmetê rêk li wan hêvî umêdan jî digirin. Lê bi tinê ya mayî welatî destan bû xudayê mezin bilind kin piştî nemana baweriyê bi hikûmet û berpirsên wî da ku ji van qeyranan derbas bin. Bêrîvan Givarî Badînan Sat, Qeza Şêxan.